لەلایەن خەڵکی گوندەکەوە هەواڵیان پێداوە بەبوونی ژمارەیەک مین کە مێژووەکەی بۆ سەردەمی شەڕی ئێران و عێراق دەگەڕێتەوە. گوندی خەرپانی نزیک گەڵەبجێ و شیاربیاوێڵەیی مینەکان هەڵدەگرێتەوە. ناوچەکە لە کاتی شەڕی ئێران و عێراق مەیدانێکی گەرمی جەنگەکە بووە. پاشماوەی چەند جۆرێکی مین لە سنوورەکە بەجێماوە و تاکو ئێستاش ئاسەواری ماوە. ئەم ناوچە جێشی عێراقی لێ بوو، ئەمە شوێنی ڕەسەدی خەرپانی، شوێنی ڕەسەدی بینی عێراق و ئێران بوو. ئەو لێوە ڕەسەدی دانابوو، ئەم لێوە ئەم منتەقەی تۆپبارانە کرد لێرەوە بە ڕەسەدەکەوە ئەو شوێنانە کە مەبەستی بوو ئەیدا لە سنووری هەڵەبجە بۆمبارانیە کرد و تۆپبارانیە کرد و هەدەفەکەی بەباشی ئەپێکە. دایمە ڕەسەد لێرا بوو، ڕەسەدی عێراق و هی ئێرانیشی تیا بوو ناوچەکە. بۆیە ئەڵێم ئەم شوێنە ئەم منتەقەکەی بینی من دڵنیام ئەلغام و بۆمب و تەقەمەنی زۆری تیا و مەرجەبی سەردەمی بەعسیشی تایە، بەس شاراوەیە. بەڵام بەداخەوە حکوومەت وەکو پێویست ئاوەڕ لە منتیقە نادە. بەڵام من داوا لە حکوومەت دەگەم ئاوەڕ لەم سنووری هەڵەبجە باتەوە. ئەم بینەمان بینی کاگوشارمان شک برد لە پارێزگای هەڵەبجە. بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستاش بەڕێبەرایەتی مینی نەکردوێتەوە لە پارێزگای هەڵەبجە کە بوونی لوغمێکی زۆر هەیە لەم ناوچەیە بەهۆی شەڕی عێراق و ئێرانەوە کە هاوڵاتیان بەردەوام ڕۆژانە لە ئیشوکارەکانیانە پاژماوەکانیانە دۆزێتەوە. بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە زووترین کات بەڕێبەرایەتی مین بکاتەوە. تا ئێستا لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەبەرایەتی دەستگای مین بوونی نییە بۆ پوچەڵکردنەوە و پاکردنەوەی کێڵگەکانی مین. بەڕێوەبەرایەتی دەستگای مینی پارێزگای سلێمانیش دەڵێت بەوەی قەیرانی دارایی و بوونی کۆرۆنا ئەم ساڵ ئیشوکارەکانیان بەرتەسک بۆتەوە، تەنیا دەتوانن بەدەم حاڵەتە کتوپڕەکانەوە بچن. پلانی ساڵانەمان هەیە کە هیچ ناوچەیەکی مین ڕێژ بەجێ ناهێڵێن، ینی تەوزیع کراوە هەر بۆکو حسە تەوزیع کراوە بەسەر ئەو شوێنانەیە بە تایبەتی کە ئەولەویەتی هەیە. بەڵام ئەم ساڵ وەکوە بینن بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کۆمەڵە شتی ترەوە نەتوانراوە مەسەلەن ئەو ئیشە بکرێ. بەڵام لە ئیشەکانی خۆشمان هەر بەردەوامین وەکو تاسکی سریع با بڵێن، وەکو حاڵەتی تەوارێ، ینی هەر فریانەکەوین و کەم تا زۆر ئەتوانین ئیشەکانی خۆمان جێبەجێ بکەین. بەڵام وەکو پاکسازی وەکو کێڵگەمین ئەم ساڵ ئیش نەکراوە لەبەر ئەو هۆکارانەی کە پێم وتی. 2 ڕۆژ پێش ئێستا یادی ڕاگررتنی شەڕی ئێران و عێراق بوو لە پاش 32 ساڵ. بەڵام کاریگەری شەڕەکە هێشتا لەسەر گوندنشینان ماوە. ساڵانەش دەیان کەس بەوەی تەقینەوەی مینی چێنراوە گیان لەدەست دەدەن، سەدان کەسیش بەوەیەوە کەمەندان بوون. خەڵکی پارێزگای هەڵەبجەش لە هەرجەیەک تەقەمەنی یا مینێک ببینن ڕاستەوخۆ هەواڵ بە وشار دەدەن و ئەویش خۆبەخشانە دەگاتە شوێنەکە. وەک خۆی دەڵێت تەنیا لە پێناو خوا و پاشان مرۆڤایەتی پوچەڵی دەکاتەوە. هەردوو قاچیشی لەو پێناوەدا پەڕیوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.